لەدەیتە زاخۆ دیارترین شوێنی پردی دەلالە. مەطبەخی ئەو ڕۆمان لە نزیک پردی دەلال دانایە و شێف خواردنەکی کوردەواریمان لۆ ئامادە دەکاتن. لە بازاڕی زاخۆم و شێف لۆ بەربانگیش لە ساوەری ئامادە دەکات. هەمومان دەزانیش لە ساوار خواردنەکی کوردەواریە لە هەمان کاتش لە ساوار بەبێ سەوزە و زەڵاتە ناخورێ. هاتیمە کەرستەکانی سەوزە و زەڵاتەی لە بۆ شێفی بکڕم. سەلام عەلەیک. وعەلەیکوم ئەسسەلام. کوی برام؟ باشم برام. زۆر سپاس. لە ساوەڕت خواردیە تۆ؟ باشە. لەگەش لە ساواری زەڵاتە و سەوزەی دەخۆن؟ زۆر باشە. ئێستا من دەمەوێت دەک سەوزم لە بۆ دانێ تەڕە پیازت هەیە؟ زۆر باشە. جا لە بۆم دانێ بەس دەبۆم خەنەوە زۆرکەی باشە؟ باش. مامۆستا لە دەڤەری بادینان هەر شارە و تایبەتمەندی خۆی هەیە. تایبەتمەندی زاخۆ لە چدایە؟ تایبەتمەندی زاخۆ سروشتی زاخۆ جیاوازیەکە هەینە بەرە هەر باژێڕێکی مەسەلەن ئاوا خابیرە ببینە خابیر ئەم ئاوا مەسەلەن دووکێ دینینن ئەوێت نێزیکیمە مەسەلەن ئامێدی ئاکرێ ئەم جیاوازیە هەیە هەر ئاساژی کسر ئەم نێزیکی تورکیانە یعنی دوورماندوور ئاوا دوورماندووری زاخۆ ئاوا. ڕاستە دەست خۆش. هەروەچی دەزانین کە لە زاخۆ بەناوبانگترین شت پردی دەلالە. پردی دەلال حەزم لێ باسی مێژوەکەیم لە بۆ بکەین. مێژوە پرە دەلال گەلک کەڤنە ینی کۆنە ڕۆمانێت بێزەنتینی ئەوانە دروست کردە ئەف پرە ئەوان چی کردە بەرک و ڕێک و ڕووبار ژێر چوون مەسەلەن چوبا بوو داخلی عێراقێ ئەف پرە بوو یان ڕێک چڕێکی دی نەبین ینی دەربازی بچم بوو میسە لاندهوو کۆنات ئەف جەهە ئەنکو ئەف پرە پرەکی دیروکیە کەپنە دووسێ ناوێت هەین ناوێت پرە دەلال ناوێ پرا دوودل ناوێ پرا عباسی. عباسی طبعا چه علاقات قلنين عباسية ميت يعني وك ملت چه علاقات قلنينة تني رومانية أبد بيزنطية أوانا أفرا أواكر و أم يعني باسي شانوزي بيدي فرا ماء مامۆستا ئەوڕۆ ئەتولۆ بەربانگی میوانی مەی. حەزم لێ بزانم ئەگەر ئەمن میوانین گۆ بام لە زاخۆ کو دەبوو دەنی سەسەری خۆ تو هەر کەسێک ئەتوش دەستە سەری هۆی زاخۆی ناودارن هەندێ بەوەی میوان دۆست میوان دۆست و ئینسانەتی گەلێک پیان تێتگەهن و گەلێک گرێدایت بێ چەندێنانی یەکشی غەریب بێت یعنی گەلێک جا ئوتێل بەسەرەن فولن پڕن ببین سەر جالدەی ببینن دەبینن خێرە والله ئوتێل قەپاتت وەرنێکمە ماڵێ ڕاستە ئەنێ والله ئێک بە 10 بن 20 بن خەلکێ زاخ وەسە دەست خۆش مامۆستا هەر بژی. شێف ئەو کەرستانەی کە پێویستمان پێ لۆش لە ساواری چییە؟ پێویستمان بە گۆشت سۆر هەیە گۆشتی بەرخیم هینایە ئەمن و هەر شتەمان پێویستە هەر شتەکە ئارەزوو خۆتە کە تێی دەکەی یاننا بەڵام تامی خۆشتر دەکاتن. پێویستمان بە ساواری هەیە پێویستمان بە پیازیش هەیە سەرەتا گۆشتەکەی جوان سۆ دەکەینەوە بێ ڕوون و بێ ئاو لەگەر پیازی وەچی گۆشتەکەمان جوان کورا ئاوی تێ دەکەین و ساوەڕەکەی دەکەین ناوێتە جوان دەکڵێتن. باشە شێف بە خۆمان دەزانی ش لە ساوار کە کو دروست دەبیتن ئەتوش بەعینەن شێواز دروست دەکەیان شێوازی لێنانی تو فەرقی هەیە؟ نا بە هەمان شێوازە بەڵام هەر شێفە و خواردن دەستی خۆی جودایە لەگە شێفەچیکە.
زۆر باشە زەڵاتێکیشمان هەیە شێف بەڵێ زەڵاتەکمان هەیە پێویستمان بە جێزەر و خیار و گەنمە شامی خیار شۆر ماست بیبەری سۆری شیرین لەگەر مایانوز و ماست خێش هەیە باشە خیار و جێزەرەکەم لە ڕەندەدایە گەنمە شامێکەش گەنمە شامی کوڵایە دەتانێت قۆدیلۆ بەکاربینی دەتانێت شبیتی شتێکەکەی یان نعنای وشک ئەگەر دەستیشنەکە تێشنەکەی مشکلە نیە ئەمە دەستمان نەکەت شبیتمان دەستکات نەنامان دەستکات بەڵێ لێ گرتینەکەی مشکلە نیە مانای زەڵاتەکەی تێک نادا گەتینەکەی بەزەکە تێکەی خۆشتری دەکات باشە ئەو زەڵاتە چێندەریە ئەم زەڵاتە تورکیە شێف بەڵێ زەڵاتەکەی کو تێکەڵ دەکەین سەڵاتەکە سەرەتا پێویستمان بە جامەچی لەو شێوازەیە تا هەموو کەرستەکان جوان تێکە بکەین یەکەم جار ماستەکە باشە شێف بەخۆی چ ماستێک زۆر خۆشە لە بۆ ئەو زەڵاتەی ماستەکە شیرم شیرم دەبی شیرم بیتە باشە ئەگەر شیرن نەبی تامی زەڵاتەکە لێ تێک دەداتە ئێستا منەوە کوپەک زیاتر ماست بوو کوپ و نیوەک لەگەڵ دوو کەوتک مایانوس باشە خێش بە پێی پێویست چکە خیار شەورەکەشمان خێی پێوەیە سوورە باشە جوانەوەی لێک دەدەین بە جوانی تێکی دەدەین هەتا گرێگرەیەکەی نەمینێتن بەڵێ ئالۆ ماستاوێک و ماستی لێک دەدەیت هەتا گرێگرەی دروست نەکال و ماستاوەکەی ئەوش بە هەمان شێوە تا ڕەنجی مقەبیلاتەکە جوان بیتن گرێگرەیەکەی نەمینێ ئەو کاتە ئێستا زۆر جوان بوو جێزەرەکەی دەکەینە ناو جێزەرەکەم لە ڕەندەدایە لە ڕەندەی دەی نەرم دەبی بەس ئەگەی وردیکەی زۆر ڕەق دەبی پێویستی بە کوڵان دەبیتن ئەم نەتانەی کوڵێنم لە ڕەندەمدایە هەم خیارەکە ئەم جێزەرەکە خیارەکەش بەخۆی خیار زیاتر ئاوە دەبی ئە تو داینێ بەستە لە چێتە ئاوەکەی جوان دەچۆڕێتەوە جاروێ کوپەک ئاوی دەکات دەبی فڕی دەچکە زەڵاتەکەت لێ تێک دەداتن باشە ئێستا جێزەری ئەوەکە تێکەڵ دەکەین بە جوانی هەمووی پێکەوە شێف بەڵێ بەخۆت دەزانی ئەوە جەژنی ڕەمەزانی نزیک بوویتەوە بەڵێ زیاتر لە بۆ جەژنان چ خواردنێک دەخورێ بەخۆی لۆ جێژنان ئەمە سبێنا کار دەستی زیاتر داکمان خواردن دروست دەکاتن ئەتو دروست ناکەی نا جێژنان هەدی دایکمە چکە کللتوری زۆر خۆشە ئاستەشی زۆر خۆشە کار دەستی قەیسی ئامادەیە مەرەگەی فاسولیان برنج گۆشتی سۆریان گۆشتی مریشک یان زیاتر لە هەولێرە مریشکە پیرێ زۆر دروست دەکەن مریشکە پیرە مریشکە پیرە بەڵێ ئومەهاتیشی پێ دەرێن مریشکی ئومە بەڵێ لۆ جێژنان ئەوان ئەو خوارد ئیدی گۆشتی حیوانیە هەندێک جار برنج نییە بریانیە شعریە زۆر سۆر دەبتەوە بەڵێ شعریە و کشمیش باوی و ئەو شتانە بەیانیان ئەزا هەندێک کەسێ دەرێ مەلۆنی ئۆڕۆ ئامادە دەکەین بەزەمە سمەینە زووەکەی هەردەستی تێژی تێژەکە ئەوەیە کە سبێنێ زوو لە خەوێ هەڵدەستی داکت سفرێ حازە کردیە لەو سەری هەتا ئەو سەری ئەو ئەنواع خواردنانەی خێزانی زۆر خۆش پێکەوە دەخورێتن ئێستا گەنمە شامی و گەنمە شامێکەشمان تێکەڵی جێزەر و خیارەکەی کرد لەگەڵ سۆسەکەی بیبەری شیرنە سۆرەکەشم بەو شێوازەی ورد کردیان ئەویش تێکەڵ دەکەین و دەیخێنە سەلاجێ تا سفرە ئامادە دەبێتن باشە شێف لە جیاتی ئەو بیبەرەی ناتاین تەماتی تێکەین تەماتە ئاوی دەدات و تامیشی خۆش ناکە تامەکەی تێک دەدات. سفرەکەمان ئامادەیە هەردوو مامۆستای بەڕێز لەگەڵمان و شێف دەستت خۆشبی زۆر بەخێر بێن زۆر سپاس گەلە خۆش هیوادارم تامی بکەن و پێمان بڵێن تامی ئەوش لە ساوارێکەوە فەرموو دەست ڕاکێشن بسم الله الله خۆشەوە وەڵا زۆر خۆشە ڕۆ دەرەجەیەکە خۆشە کوردەواریە ڕاستە کوردەواریە شیلە ساوار شلە ساوار هەتا ئێستا ئەنگۆ لە ماڵێ قەت شلە ساوارتان دروست کردیان هەر ساوار بە پڵاوی ڕاستی ساوارەمەیە مۆرێ
نهوسانە ڕاستیەوە وەکیان بژین حشکە وشکە وەکو برنجە وەکو برنجی حشکە و گوشت و تاوان شدی سەر بەس ئەە ئەوە جارە ڕاستە بێ یەکەم جار ئەوەی دەخۆن بە دڵتانە ماشاءڵڵا زۆر خۆش ئێستا دووبارە دەکەنەوە گەر بچنەوە ماڵێ ئەزنی شاو بچی کار من خۆریە خواردی تێدا خۆریە ماڵاستا دەڵێن کە بەڕێستان دەستی خواردن چاکردن و دروستکردنتان هەیە من زۆر گیرەکەم زیرەکی لە خواردن دروستکردن باشە هەتا چەند لە خواردنی زۆر شارەزای و حەزت لە چ خواردنەچێ زۆر کە دروستکەی بەدەستی خۆت طبعا هەمی خواردنا زان چێکە هەمووی ئەری وڵا باشە و یعنی خۆشیە جوانی ینی نەمار ینی وەسا یعنی بە دیزاین و بەتانی خۆشەوە حەچی نانی مخاریە خۆش بیا ڕاستی هەری وڵا وەختێ بچین گەشت و سەیرانە زەڵام ئیشتکەن نوکەژ ینی زاخۆ خەکە زاخۆ ئەم شولتکەن زەڵام شولکەن ئافرەت خۆیان دادەنی ئەم شولتکەن تەکاچێتکەن کە بۆ ئەم شولتکەن ڕاستەوە زیاتر بچێتین گەڵخوا ئیپراخن دێڤالەکە دێدا بشوارم بخۆن ئەم تکا و کابڵێتکی ڕاستە زیاتر حەزت لە چ خواردنە چێ زۆر تایبەت بی لەکنت هەرچەند بخۆی بێزار نەبی ڕاستی ئەس حەش تەشری بێگەلەکەت گشتی زۆر گشتی تێدابی ئەزتێکشی بەنانی ئەس حەشوێتم گەلە ڕاستە مامۆستا لە کنەنگۆ ئەو خواردنانەی کە دروست دەکرێتن زیاتر خواردنی بیانیە یانیش خواردنی کوردەواریە هەردوو نوعە هەردوو جوورە یە کوردەوەریش هەیە و یە بیانیە زیاتر لە ماڵە چیهان دەخۆن خودێ کوردەوەریە هەر برنج و مەرەگە برنجم ئۆفکە مەسەرەن کوبەیە کوتلک دانقۆتە چمیە دانەقۆت ڕاستە دانەقۆت ئەو زۆر حەجیکم حەزت لێ حەزم لێ وڵا سێد ئەس دانقۆتەوەکێت خۆم ئەسە لە برسید بم پێر نابم پێر نابی ئێستا ئەمنی ژەوهامە ئەمن هەتا برنجی نەخۆم هەز ناکەم خواردنم خواردە سابار هەموو وەسایە سابار گەلمر بخۆتن زی سەرفت بێت سوکە سوکە باشە بەڕائینگۆ ئێستا لە سەردەمەک دەژین کە خواردنی زۆر جۆرا جۆر هەیە و نمونە خواردنەکانمان زۆر شت لە ناوی گۆڕان نمونە کفتەی دەکەم بە پەتاتە کفتەی دەکەن بەڕانگۆ ئەوە ینی تامەکەی خۆشتر کردیە یان شتێکی زیادە نەدەباکرابە نە خۆشتر کرێ ڕاستی چونکو ڕۆژ بۆ ڕۆژێ مرۆڤ پێش دکەبێتن هەزرا مرۆڤی پێش دکەبێتن و هەر وەسا زادجیک ینی لێنان نازادی ئەو ینی گەلێک تشتی هاتیە ناودا مەسەرەن تامەکی خۆشترە ینی یعنی ئێستا لە دەرەوە مەکتەبێک دروست کرایە تایبەت بەوەی شێف ئەو ڕۆژەی باسی دەکرد کە بگەڕێن خواردنێکی نوێ ببینەوە نمونە ئەمن زۆر ئەو شتا ینی بەڕای من زۆر باشە هەر هەموو ڕۆژێ ساوار نەبی برنج نەبی باشە بێزار دەبی ئەوی تێ بکرێ نمونە کەرەوێز نازانم ماڵامان دەجار بژێت وڵا ئەبراز برنجێت چێ ناگەم وە چێ کرێ وڵا ئیپراخ مەیچێت ئێموتی هەر برنجە هەر برنجی لەناوە بەستیە لە ناو کرستەکانە ڕاستە نیە فەرموو دەست ڕاکێشم بخۆن زۆر پاس